لا شاری کرکوک کۆڕێک بۆ نووسەر عادل عوسمان ڕێکخرابوو کە تێیدا ناساندن و بڵاوکردنەوەی بۆ یەکێک لا بەرهەمە نوێیەکانی بە ناوی دۆخی بێدەنگی و قەیرانی کوردایەتی کلاسیک کا کتێبەکەی ئەمە ناونیشانێتی و ناوەڕۆکی کتێبەکەش باز لەو ڕخنانە دەکات کە ڕووبەڕووی کۆمەڵگای کوردی بە تایبەتی دەبێتەوە. لە کەرکووک بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران کۆڕێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی نوێترین کتێبی نووسەر عادل عوسمان بە ناوی دۆخی بێدەنگی و قەیرانی کوردایەتی کلاسیک سازکرا و لە کۆڕەکەدا کتێبەکە پێشکەش بە ئامادەبوانی کۆڕەکە کرا. نووسەر لە کۆڕەکەدا بەشێک لە کتێبەکەی بۆ ئامادەبوانشی کردەوە و بە کورتسات مەگەزینی ڕاگەیاند کتێبەکەی باز لەو ڕخنانە دەکات کە ڕووبەڕووی کۆمەڵگا دەبنەوە، هەروەها باز لەو کێشە و قەیرانە یەک لە دوای یەکانە دەکات کە ڕووبەڕووی کۆمەڵگە و ناوچەکان دەبنەوە. کۆڕمان زۆر کردووە، بەڵام یەکێک لە کۆڕە پڕ گەرم و پڕ گفتوگۆکان بوو وە زیندویەتیەک لە کەرکووکە هەیە کە لێگەڕینێک بە دوای چارەسەرکردنی ئەو دۆخە ناهەموار و خراپەیە هەیە. بۆیە سوپاسی جەماوەرەکەشەکەم کە هاتوون کە گفتوگۆیەکی باشیان کرد و پەرتوکەکەی من لە چوارچەوەی پرسی هەلومەرجی ئەمڕۆیە ئەو دۆخە بێدەنگی کە هەرکەس ڕخنە لە کۆمەڵگە ئەگرێت کە وڵا کۆمەڵگە بێدەنگە کۆمەڵگە هیچ ناکە هیچی پێ ناکرێت. ڕاستیەکەی ئەمە وان نییە، بەڵکو کۆمەڵگە بێدەنگ نییە، کۆمەڵگە خۆیە خواتەوە لە ئەنجامی ئەو سیاسەتە خراپانەی کە لەسەری پەیڕەو کراوە کە نەیتوانیەوە بە ئامانجی ژیانێکی ئازاد و خۆش و ئارام بگا. بۆیە هەمیشە خۆی لە هێزە سیاسیەکانی ژیاکاتەوە ئەوە قەیران و کێشەی هێزە سیاسیەکان و دەسەڵاتەکانی دەوڵەت و حکوومەتەکانی ئەم ناوچەیە کە لەگەڵ ژیانی خەڵکانە هاتوونەتەوە. بۆیە خەڵک بڕای پێیان نەماوە بێدەنگی هەڵبژاردەوە بۆ ئەوەی کە بتوانێت جارێکی کە لێگەڕی ئەوە بکە کە چۆن بتوانێت چارەسەری کێشەکانی بکە. بۆیە ئێستش ئەو کتێبەی من لەو چوارچەوەی هەیە کە پرسی ئەو قەیرانانەی کە لە ناو نەتەوەی کورد و لە گەلانی عێراق هەیە بە سیستەمێکی نەتەوەی دیموکراتیک و خۆ بەڕێوەبەری وەڵام بداتەوە بتوانێت کێشەکان چارەسەر بکەوە، بتوانێت ئارامی و ئاسوودەی یەک ببینێت.